بەڵە بەڕێزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان و تێپەڕاندنی پێشنیازی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لەلایەن چەند فراکسیۆنێکەوە لە ئاسوودەکانمان لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستانمان کردووە. خات و ڕووپاگ سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمەوێ بزانم بە چ پاساوێک پرۆژە پێشنیازەکە لە ماوەی یەک ڕۆژدا تێپەڕێنرا. ئایا ئەوەنگاوە یاسایی بوو؟ خی گەورە میهرەبان سەرەتا دەستان خۆش بێ. ئیمڕۆ دانیشتنی لیژنەی یاسایی بەڕێوە چوو، بەڵام بەداخەوە بە هەمان شێوەی دانیشتنەکانی پێشووتری هەم لیژنەی یاسایی و هەم پەرلەمانی کوردستان کۆمەڵک پێشێلی پەیڕە و مادەکانی پەیڕە کرا. بۆیە لێرە دەمەوێ پێشێلکاری مادەکانی پەیڕە و بخەمە ڕوو بە دەقواتە بۆ مادە بۆ پەیڕەوەی کە پەسەند کراوە کە باسی پێشنیازی یاسا دەکەین کە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی دەکرێت پاشان دەستەی سەرۆکایەتی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی یاسایی بڕیاری لەسەر دەدەن بۆ ئەوەی بێتە ناو پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێن. لەم حاڵەتەدا 28 مانگ لیژنەی یاسایی کۆبەوە، کۆبوونەوەیەکی وا کە لەگەڵ ئەوەی کە ئێمە تێبینیمان هەبوو کە دەستەی سەرۆکایەتی پێشنیازی یاسای فراکسیۆنی کۆمەڵەوە هەروەها نەوەی نوێی پشتگوێ خست بوو، نادیدەی گرت بوو. ئەمە بۆیە شەربم بۆ نێوەش هۆڵی پەرلەمانمان بەجێ هێشت، چونکە ئێستاش وەڵامەکەمان وەرنەگر کە ئایا بۆچی پێشنیازی یاسا 11 ئەندام پەرلەمان کە واژووی کردووی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لەندێک پەرلەمانتاری فراکسیۆنەکانی تر کە بۆچی ئەم پێشنیازە وەرنەگیراو نەهاتۆتە لیژنەی یاسایی. بەڵام لەسەر کۆبوونەوەکەی ئیمڕۆی لیژنەی یاسایی دەمەوێت تیشک بخەمە سەر ئەو مادە پەیڕەویانەی کە پێشێل کراون. دیارە لە مادە 79 کە باز دەکا ئێمە کە نقطە نیزامیشمان گرت، پەرلەمانتارانمان لە فراکسیۆنی کۆمەڵ نقطە نیزامیمان گرت لەسەر ئەوەی کە پێشێلی مادە 79 کراوە کە پێشنیاز و یاسا و بڕیارەکان ئەگەر ئاراستەی دەستەی سەرۆکایەتی دەکرێن دەبێت دەستەی سەرۆکایەتی لە ماوەی 14 ڕۆژ لە ڕێکەوتی ئاراستەکردنیان لەگەڵ لیژنەی یاسایی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی یاسایی بڕیار بدەن لەسەر وەرگرتنی ئەو پێشنیازە یاخود ڕەتکردنەوەی کە هەموو ئەم پرۆسەیە چەندی خەیاند 28 مانگ پێشنیاز یاسا وەرگیرا، 28 مانگیش پەسەند کرا. ئەوەی کە فراکسیۆنی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان پێشکەشیان کرد و 30 مانگ پەرلەمان بۆی کۆبەوە. ئەمە لەم حاڵەتەدا کە تۆ 14 ڕۆژت لە بەردەمە ئەوان بە 2 ڕۆژ تیان پەڕاند و هەروەها کۆبوونەوەی پەرلەمانیان بۆ ئەنجامدا. لە حاڵەتێکی تر کە هەر لە مادەی پەیڕەوی باسکراوە ئەگەر ئەو پێشنیازە یاسایە خەسڵەتی پەلەی هەبوو ئەوە دەستەی سەرۆکایەتی لەگەڵ لیژنەی یاسایی لە ماوەی 5 ڕۆژ دەبێت بڕیاری خۆی بدا کە ئایا وەری بگرێ یان ڕەتی بکاتەوە کۆبوونەوەی پەرلەمانی بۆ ئەنجام بدا. ئەمەیان هەموو ئەم پرۆسەیە تەنها 2 ڕۆژی خەیاند و کۆبوونەوەشی بۆ ئەنجام درا و بڕیاریشی لەسەردرا. بۆ ئەمڕۆی لیژنەی یاسایی کە ئیمڕۆ دەمەوێت بخەمە سەر ئەوە لیژنەی یاسایی تەنها بە سیفەی لیژنەی یاسایی پێشنیاز یاسای ئاراستە نەکرابوو بە سیفەی لیژنەی تایبەتمەندیش، چونکە لیژنەی یاساییە و پێشنیازە یاسایش یاسای سەرۆکایەتی هەرێمە کەواتە لیژنەی یاسایی خەسڵەتی لیژنەی تایبەتمەندیشی هەبوو. بۆیە ئیمڕۆ بە پێی دەسەڵاتەکانی لیژنەی تایبەتمەند ئێمە وەکو ئەندامانی لیژنەی یاسایی بۆمان هەبوو تەواوی مادەکان بە جۆرێک لە جۆرەکان دەستکاری بکەین یاخود بە دەنگی زۆرینەمان دەستکاری بکەین. بۆیە ئێمە یەکەم شت لەوێ نقطەی خاڵی پەیڕەویمان کرد لە ناو لیژنەی یاسایی کە ئایا ئەو هەموو پەڵە پرۆسەی بۆ چییە؟ خۆ ئێمە بە پێی مادە 84یش دەڵێت دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 21 ڕۆژدا راپۆرتی خۆی لەسەر پرۆژە یان پێشنیاز یاسا و بڕیارەکان ئامادە بکە لە ماوەی 21 ڕۆژ دوای ئەو 14 ڕۆژەی کە ئاماژەم پێ کرد گە خەسڵەتی پەلەشی هەبێ 5 ڕۆژ دوای ئەم 5 ڕۆژە با بڵێ خەسڵەتی پەلێ هەبووە باوای دابنین. دوای ئەم 5 ڕۆژە تۆ 21 ڕۆژی ترت وەکو لیژنەی تایبەتمەند لە بەردەمە بۆ ئەوەی تاوتوێی بکۆی و راپۆرتی خۆتی لەسەر بنووسی. ئەوان ئیمڕۆ سەرۆکی لیژنە دەیویست هەموو خاڵەکان ئاوا بە پەلە بیخوێنێتەوە و راپۆرتی لەسەر بنووسێ.
من لەوێ ئاماژەم بەوە کرد کە ناکرێ ینی تۆ ئەمە پێشنیازی یاسایە تۆ دامەزراوەیە کارە دەکەیەوە پەیوەندی بە خەڵکەوە هەیەەوە دەبێت کۆدەنگی نیشتیمانی لەسەر دروست بکرێ ئایا چۆن دەکرێت تۆ 8 مادە بە نیو سعات تۆ بێ خوێندنەوەی بۆ بکەی و راپۆرتشی لەسەر بنووسی ئێمە بە پێی پەیڕۆ 21 ڕۆژمان لە بەردەمە ئایا بۆچی ئەمە 21 ڕۆژە لە بەرژەوەندی خەڵکو و لە بەرژەوەندی دامەزراوەی پەرلەمان و هەروەها لیژنەی یاساییش یعنی ئیستیغلال نەکەین ئەم 21 ڕۆژە بەڵام ئەوان هەر نەیانویست و وتم ئەگەر دیسان ئەوە کە خەسڵەتی پەلەشی هەبێ دیسانەوە لیژنەی تایبەتمەند 7 ڕۆژی تریشی لە بەردەمە واتە کە تۆ خەسڵەتی پەلت هەبێ بە 5 ڕۆژ کە بڕیار لە سەریدا و کۆبنەوەی پەرلەمان بۆ گرێدا پاشان ئاراستەی لیژنەی تایبەتمەند کرا کە ئیمڕۆی لیژنەی یاسایی ئەو سیفەیە هەبوو تۆ 7 ڕۆژی تریژوات تا لە ماوەی 12 ڕۆژ تۆ دەتوانی هەموو پرۆسەکە جێبەجێ بکەی و وەبڕیاری لەسەر بدەی و راپۆرتی لەسەر بنووسی ئیمڕۆ دیسان بەو پەلە دیسان ویستیان تێکی پەڕێنن بۆیە من وەکو ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەندام لە لیژنەی یاسایی کە سیفەی لیژنەی تایبەتمەندیشمان هەبوو دانیشتەکەم جێهێش بە هیچ شێوەیەکی ڕازی نەبووم کە بەو جۆرە لە سەرەتای کارەکانمان ئێمە ئەوەندە نەفەسی حیزبی بەسەر فراکسیۆنەکان و بەسەر ئەندامانی پەرلەمان زاڵ بێ کە نەتوانی ڕەئی ئازادانەی خۆت دەربڕی بۆیە دانیشتەکەم جێهێشت و هەروەها واژوشم نەکرد زۆر باشە خات و ڕووپاکەمێ بپرسم ینی ئەوەندەی هەرچەند بەڕێز داماژە بۆ کرد کە دانیشتەکە جێشە بەڵام هیچ گۆڕانکارێک لە پرۆژە پێشنیازکراوەکەدا ئەنجام درراوە ئەوەندەی ئاگاداربی بەڕێزت یاخود وەک خۆی تێپەڕێنراوە ئێمە هۆکاری و هەم من لە فراکسیۆنی کۆمەڵ و هەم فراکسیۆنی یەکێتی هۆکاری بەجێهێشتنمان ئەوە بوو وتمان ئێمە لە سەلاحەتی ئەومان هەیە واتە دەسەڵاتی ئەومان هەیە کە گۆڕانکاری بەسەر خاڵەکاندا بهێنین لە دووسێ خاڵدا ئێمە هەروەکو پێشنیارمان پێدان کە بەم جۆرە باشترە بەم جۆرە قانونیترە بەم جۆرە دامەزراوە فعلیتر دەبێ پێشنیارمان پێدان و هەروە وتمان دەبێت دەستکاری بکەین ئەمە لەگەڵ ئەو خاڵانە نین ئەو خاڵانە چی بوون کە ئێوە ئەو خاڵانە چی بوون کە ئێوە تێبینیتان لەسەری هەبوو ئەتانویست باشتری بکەن بەڵێ خۆی ئەمە تێبینیمان لەسەر کۆی پێشنیازی یاساکە هەبوو بەڵام لە ناو پێشنیازی یاساکەش بۆ نمونە شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەو پێشنیازە یاسایە دەڵێن دەبێت بە ئاشکرا بێ باشە چۆن دەبێت تۆ پەرلەمانتاربی حوڕیەتی ئەوەت نەبێ کە تۆ بە نهێنی دەنگدانی خۆت بکەی ئایا دەنگدانی سەرۆکی هەرێم ئەوەندە بچووک و بچووک کراوەیە کە تۆ بێ بە ئاشکرا دەستی بۆ هەڵبڕی هەر هەیە لە فراکسیۆنی لەوانەیە ئەوەی کە ئەو پێشنیازی پێشکەشکردە لە فراکسیۆنەکەیان لەگەڵ نەبێت دەتوانێت بێنهێنی زۆر بە ئازادانە دەنجی خۆی بدا بۆیە ویسمان ئەو شێوازی دەنگدانە بگۆڕین بەڵام ئەوان ڕەتیان کردەوە و هەروەها مەسلەی چەند دەنگی پێویستە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان بۆی بێتە سەرۆکی هەرێم لەو پێشنیازە ئاماژە بۆ کراوە کە 50 زائید یەک بێ من ئاماژەم بۆ کرد کە ئایا سەرۆکی هەرێم بۆ ئەوەندە بە زەعیفی یعنی دەرچێ بۆ سەرۆکی هەرێم دوو لە سەرسی دەنگەکانی ئەندامانی پەرلەمان بەدەست نهێنێ بۆ لە کۆی 111 ئەندام پەرلەمان تۆ بۆ ئەوەندە ڕازیبی کە 56 دەنجی پەرلەمانتار بەدەستبێنی تۆ دامەزرا سەبێتی دەبێت سەرۆکی دامەزراوەیە کە دامەزراوی سەرۆکایەتی هەرێمە بۆ ئەوەندە بە زەعیفی بڕوە یعنی پێم وایە هیچ فراکسیۆنێکی شکاری لەسەر ئەوە نەبوو و هەروەها لەسەر کۆی پێشنیازی یاساکە ئایا ئێمە دەکرێت هەر یاسایەک دەربکەین بیسپێرین بە دەستور چێ دەڵێ بۆ 2 خولی تر 3 خولی تریش دەستور دەنووسرێتەوە تۆ چۆن دەبێت پێشنیازی یاسایەک بێنی بڵێ هەتاوەکو دەستور دەنووسرێتەوە ئێمە دەسەڵاتەکان لە دەستور جێگیر دەکەین ئەمە گوتمان با ئەو یاسایە هەبێ وەکو خۆی با ئەو یاسایە یاسایەکی تەواو بێ با ئەو یاسایە سیستەمی پەرلەمانی تیادا جێبەجێ بکرێ ڕنگدانەوەی سیستەمی پەرلەمانی بێ پاشان کە دەستور نووسرایەوە دەسەڵاتەکانی چۆن لێرەیە بە شێوازیەکی تر دەتوانین لە دەستور جێگیری بکەین بۆ ئێمە یاساکان تەنها بسپێرین بە دەستور لە ڕابردوو ئێمە بینیمان کۆتا پرسیارم خات و ڕووپاک ئەمەوێت بزانم بە دەستور بەڕستان وەکو تایبەتمەند وەکو کەسێکی یاسایی کاریگەریە نەرێنیەکانی تێپەڕاندنی پرۆژە پێشنیازکراوەکە بەم شێوەیە چ کاریگەریەکی سلبی جێهێڵە چ بۆ سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان چ بۆ تەبایی نێوخۆی ماڵی کورد
بەڵێ من هەر ئەمڕۆ بە برادرانی فراکسیۆنی پارتی و هەروە گۆڕانی شمڕا گەاند کە ئێمە دەکرا بەیەکەوە هاودەنگ بین ڕێک بکەوین لەسەر لەناو فراکسیۆنەکان بۆ ئێمە هەر بگەڕێنەوە بۆ بڕیاری حیزبەکان ئێمە دوجار هەر پەرلەمانتاری نوێنەری خەڵکین ئێمە دەمانتوانی پێشنیازی هەموو فراکسیۆنەکان بەهات پایە ناو لیژنەی یاسایی لەسەر سیغەیەک و لەسەر دەسەڵاتەکان بە جۆرێک ڕێک بکەوت پاین چۆن لە بەرژەوەندی خەڵک بوو ئەم دامەزراوە کارا بکرا بە نەک تۆبەی تەنها دوو فراکسیۆن ڕێککەوی بە تەحمیشکردنی پێشنیاز یاسای فراکسیۆنەکانی تر کە بینیمان لەناو هۆڵی پەرلەمان تەنها دوو فراکسیۆن ینی لەگەڵ پێکاتەکانمانەوە و بڕیاریان لەسەر خوێندنەوەی یەکەمی ئەم یاسایەدا بۆ هەموو فراکسیۆنەکان بەیەکەوە کۆدەنگیەکی نیشتیمانی دروست نەکەین بۆ ئەوەی پێشنیاز یاسا تێپەڕێ من هەر ئەمە ڕۆژ ئاماژەم بۆ کردکەمە سەرەتایەکی زۆر خراپە ئێمە ئەوەندە نەفەسی حیزبی بەسەرماندا زاڵ بێ نەتوانین یاسایەک دەربکەین لە بەرژەوەندی خەڵک و میلەت بێ کە ئێمە یەکەم ئیش و یەکەم وەزیفەی سەرەکی پەرلەمانتار ئەوەیە کە یاسا دەربکە کە تعبیری یاساکانیشی تعبیر بێ لە کۆژانەکانی خەڵک لە ئازارەکانی خەڵک بۆیە پێم ڕاگەیاندن کە نابێ لیژنەی یاسایی بەم جۆرە نەفەسا کار بکە دەبێت لیژنەی یاسایی هەماهەنگ بێ بۆ بەرژەوەندی خەڵک بۆی زیاتر ژیانی خەڵک خۆشکە چونکە ئێمە دوجار نوێنەری ئەو خەڵکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ لە ئەستودەکانمان لە شاری هەولێرە وەڵامی پرسیارەکانی ئێمەداوە زۆر